ئەوانەی دەرەوەی شارەکان بکەین بە 150,000 دینار، ئەوانەی کە لە ناو شارەکان خۆیان بیانکەین بە 100,000 دینار. جەنابی وەزیر لە زانکۆی سلێمانیت کەمڕۆ ڕاگەیەندرا یەکەمی سەراسی عێراقا چی یەکەن بۆ زانکۆی سلێمانی بۆ لەمە دووە؟ زانکۆی سلێمانی لە ڕاستی هەمیشە بە دەستکەوتە گەورەکانی بەداهێنانە گەورەکانی شۆکمانەکە و سۆپرایزمانەکە هەمیشە جێگەی دڵخۆشیمانە، هەمیشە خوتوکەی خۆشی خات ئۆغژنی خۆشی خاتە ناو دڵمان. من دەستخۆشی لە هەموو ستافەکانەکەن جەنابی سەرۆکی زانکۆوە لە ئەنجومەنە بەڕێزەکان لە هەموو فەرمانبەر و بەڕێوەبەراتەکانی یەک بە یەک توێژەرە بەڕێزەکانی زانکۆی سلێمانی ئیستحقاقێکی گەورەی کە ئێمەیە خەڵکی کوردستان لە هەر چوار پارچەکە چاویان لێیەتی خۆشبەختانە لە دەستێکی ئەمیندایە لە دەستێکی زانستی پڕدەستکەوتایە. من تەمە ناکەم بە بەردەوامی بەردەوام بێ لەسەر ڕاستە ڕێگەی داهێنان و گەشەسەندن و لە مردووە پارێزگاری لە توانەکانی لە پێکەکانی خۆی بکات لە ناو ئاسی ڕانکینی نێودوڵەتی و ناوخۆیی و عێراقیش. چی ئەکرێ بۆی کە لە ڕانکچینی عالەمیە بەرز ببێتەوە؟ خۆی زۆر باشە تۆ ساتۆ نزیکی 1000 بۆ 1200 کامە دەستکەوتێکی یەکجار گەورەیە یەکجار گەورەیە، بەڵام ئەمە دوا قۆناغی ئەمە نیە، دوا تموحی ئەمەش نیە، دوا تموحی زانکۆکە خۆشی نیە. هەموو داعمێکی دەکەین بۆی بە بەردەوام لە گەشانەوە داوێ بۆی بە بەردەوام بتوانێت لە پارێزگاری لە پێگە زانستیە ئەکادیمیە گەورەکەی خۆی بکە کە خەونی هەمومانە. من خۆشم وەکو وەزیری خوێندنی باڵا هەرچیم پێ بکرێ بۆ زانکۆی سلێمانی بۆ سەرجەم زانکۆکان کارمانەوەی کارنامەمانەوەی ڕوویامانەوەی کە بە بەردەوام لە سەیجی بەرزتر و باڵاترا بیان بینی. بۆم ساڵ دەرماڵەی خوێندکاران چی بەسەریە؟ ئەوکو ساڵانی ڕابردوو ئێمە نووسرامان کردو بۆ ئەنجومەنی وەزیرانی بەڕێز کە دەرماڵەکانیان بدرێ. ڕەنگە ئەم ساڵ ئومێدم وایە گەشتبینترم لە ئەم ساڵ وەزعی هەرێمی کوردستان و وەزعی نێوان ئێمە و بەغدا و وەزعی سیولە و پارە و پارەدارکردن تەرخانکردن باشتر بێ بۆی باشتر بمان بتوانین خزمەتی ڕۆڵەکانی خۆمان بکەین. دەرماڵە هێشتا جێگەی تەمۆحی من نیە بۆ نسبەیە کە هەیە، ئێمە داوامان کردووە بۆ ئەم پرۆژە بۆ ئەم پەرلەمانی تازە ئینشاءالله کە دەست بەکار بوو ئێمە پرۆژەیەکمانەیە ئەوانەی دەرەوەی شارەکان بکەین بە 150,000 دینار، ئەوانەی کە لە ناو شارەکان خۆیان بیانکەین بە 100,000 دینار. هێشتا ئاماژ کەمە بۆ ئەوەی بتوانین تەشجیعی گەنجانی وڵاتی خۆمان بکەین و لایەنی کەمێک لە ئاڵنگاری و ناڕەحەتی پارە و بێپارەی و ئەتوانن داخلەکان باشتر بژین و ژیانێکی باشتر و کتێب و قرتاسی خۆیان پێ تامین بکەن. بەڵام بۆ ئەو خۆناغە تەسەوڕێک ئەمە شەر ئەزعاف الئیمان هەر باشە بتوان بیکەنە 150,000 و 100.